سڵاو لە بینەران و بیسەرانی کوردستان 24 دەستپێکی ڕۆژەکەتان لەگەڵ پرۆگرامی ڕۆژ باش دەست پێ بکەن تا پڕوزە و پڕزانیاری بن لە هەموو هەواڵە ناوخۆی و جیهانیەکان بەو هیواین وزەی ئەمڕۆتان پڕ ئومێد و خۆشی بێت هەم بۆ خۆتان و بۆ هەم بۆ کۆمەڵگەش. سڵاو سۆڤان. سڵاو هاژەگیان، سڵاو بینەران و بیسەرانی ڕۆژباشی کوردستان 24 هیوادارین کە لە هەر شوێنێکن دڵتان خۆش لەشتان ساڵ بێت و بە دوور بن لە هەموو بەڵایەکە ئەم ڕۆژانە کە زۆر دەزانین بە شێوەیەکی تر ڤایرۆسی کۆرۆنا تەشەنەی سندووە و حاڵەتەکان ڕوو لە هەڵکشانە تەنانەت هەرچەند ئێمە حەز ناکەین بەم بەیانیە زۆر باس لەوە بکەین کە دۆخەکە ئاسایی نییە باش نییە، بەڵام ناچارین بۆی کە بزانین ڕێنمایەکانی خۆپارێزی چۆن بەکاربهێنین و لەبەر ئەوەی کە بتوانین ڕوبەڕووی ئەو حاڵەتانە ببینەوە کە ڕۆژانە ئێمە ڕوبەڕووی دەبینین کە چەندە خەڵک داخلی نەخۆشخانەکانەکرێت و چەندە خەڵک تووشی ڤایرۆسی کۆرۆنا ئەبێت بۆی کە خۆمان بپارێزین دەبێ هەموو ڕێنمایەکانی خۆپارێزی ڕێنمایەکانی تەندروستی بە تەواوەتی جێبەجێ بکەین، چونکە ئێمە ئێستا ژیان ئاسایی بۆتەوە، بازاڕەکان هەیە، شوێنەکان هەیە، دەوامی فەرمی دام و دەستگاکان دەستی پێکردووە بۆیە تا ئەتوانین دەبێ خۆمان لەم ڤایرۆسە بە دوور بگرین یان وا فێر ببین کە خۆمانی لەگەڵدا بگونجێنین بەو مەرجەی کە بە خۆپارێزی و خۆمانی لەگەڵا بگونجێنین. بێگومان سۆڤان هەروەک کارە ساتێکی ترسیگەن یاخود هەروەکو نەخۆشێکی ترسناک و باوی ترینە کۆمەلگا کە چۆن ئێمە خۆمانە پارێزین لە توشبوون بە شێرپەنجە، بەڵام هەرچەندە کۆرۆنا زۆر هەستیارترە پارێزی زیاترەوەش لە خودپارێزی خۆمانەوە دەست پێ کات و ئینشاءالله ڕۆژێکی پڕخێر و خۆشی بێت لەگەڵەوەی ئێمە هەمیشە باسی مەترسیەکانەکرێت لە میدیاکانەوە یاخود باسیەوەکرێت چەند حاڵەتی توشبوون هەیە، بەڵام دڵنیاش بن لەوەی ئەوەندە حاڵەتی چاکبوونەوە هەیە کە چەند کەسێک تووشە بن بەڵام چاکبوونەوەش هەیە، بەڵام بۆ ئەوەی ئامارەکان کە باسەکرێتنها خۆمان بپارێزین و بە پاکراگرتنی دەستمان لە دەرەوە لە ماڵەوە هەر شتێکی تر بێ کاڕووینە دەرەوە زۆرجار تووشی ڕووداوی هاتوچۆ ینی ئەوش پێویستەکە چۆن خۆمانی لێ پارێزین بە هەمان شێوە، بەڵام لەگەڵ ئەوەشدا بەخشینەوەی ئومێد و هیوا و خۆشیەکان زیاتر وامان لێ کات کە بەرەنگاریمان زیاتر هەبێ بە تایبەت سۆڤان خەڵک ئێستا لە سوۆشیال میدیا بە شێوەیەک نائارامی خۆی ئەبەخشێتەوە کە کاریگەریە بێت لەسەر ئەو زە نەگەتیڤدا بە چوار دەروبەرەکەی بە دانانی هەواڵێک بۆ نمونە کەسێک تووشە بێت ئەم بەیانی من تۆ سەیری سوۆشیال میدیامانە کرد وێنەی کەسێکمان بینی لە هەموو پیجەکان لە هەموو شوێنەکان تەنها وێنەی ئەو کەسە دانرابوو هەوڵی ئەوە با بدەین کە وزەی پۆزتیڤ بڵاوکەینەوە و ئەومان لێات نەچێت ئەم ڤایرۆسە تەنها بە خۆپارێزی توانی لێ بە دوورکەویتەوە شتێکی تر نییە کە چارەسەرێکی گرانی هەبێت یاخود نەتوانی خۆت چارەسەر بکەیت و خۆتی لێ بپارێزی، چەند ڕێکارێکی ئاسان و سادە دەستشۆردن دوورکەوتنەوە و ئەوانەی کە هەمومان نەیزانین فترەیەکە ڕاهاتووین لەگەڵ ئەو ڕێکارە و ڕێنمایانە. بێگومان سەرەتاش سۆڤان بە کورتێک لە هەواڵەکان دەست پێ بکە فەرموو. 127 کەسی دیکە لە هەرێمی کوردستان تووشی کۆرۆنا بوون و 4 توشبوش لە سلێمانی بە ڤایرۆسەکە گیانیان لەدەستا. وەزارەتی تەندروستی حکوومەتی هەرێمی کوردستان ڕای دەگەێنێت لە بەردەوامی پشکنینەکان و گەڕان بە دوای توشبووان 71 توشبووی دیکەی ڤایرۆسی کۆرۆنا لە پارێزگای سلێمانی و 15 توشبووی دیکە لە پارێزگای هەولێر دەستنیشان کران. هاوکە 2 کەسی دیکە لە پارێزگای دوهۆک تووشی کۆرۆنا بوون. وەزارەتی تەندروستی جەخت دەکاتەوە کە زۆرینەی توشبوانی نوێی بەرکەوتنیان لەگەڵ توشبوانی پێشودا هەبووە. ژمارەی توشبوانی کۆرۆنا لە هەرێمی کوردستان گەیشتە 1995 کەس و تا ئێستاش 24 کەس بە کۆرۆنا گیانیان لەدەستا. هزار و 268 کەسی دیکە لە عێراق تووشی ڤایرۆسی کۆرۆنا بوون و 28 کەسی دیکەش بە ڤایرۆسەکە گیانیان لەدەستا. وەزارەتی تەندروستی لە 24 کاتژمێردا ڕایگەاندووە کە لە 1268 کەسی دیکە تووشی ڤایرۆسی کۆرۆنا بوون و لەو ژمارەیەش زۆرینەی توشبوان لە بەغدا تۆمارکراون. هاوکات 28 کەسی دیکە بە ڤایرۆسی کۆرۆنا گیانیان لەدەستا و 282 توشبووی دیکەش چاک بوونەتەوە. ژمارەی توشبوانی کۆرۆنا لە عێراق گەیشتە 12366 کەس و تا ئێستاش 346 کەس بە کۆرۆنا گیانیان لەدەستاوە.
وەزیرانی دەرەوەی عێراق و ئێران پەیوەندیەکی تەلەفۆنیان ئەنجامدا. نووسنگەی وەزارەتی دەرەوەی ئێران بڵاوی کردەوە محەممەد جەواد زەریف وەزیری دەرەوەی ئێران پەیوەندیەکی تەلەفۆنی لەگەڵ فواد حوسێن وەزیری دەرەوەی عێراق ئەنجامدا. لە پەیوەندەکەدا جەواد زەریف بە بۆنەی وەرگرتنی پۆستی وەزیری دەرەوەی عێراق پیرۆزبایی لە فواد حوسێن کرد و هاوکات هەردوو لە جەختیان لا میکانیزمی پەیوەندیەکان کردەوە. وەزیری دەرەوەی ئێران داوا لە وەزیری دەرەوەی عێراق کرد ئەو ڕێکەوتنانەی کە ساڵی ڕابردوو لە کاتی سەردانی ڕۆحانی بۆ بەغدا واژۆکرابوون پێویستە جێبەجێ بکرێت. سەرۆکوەزیرانی عێراق ڕای دەگەێنێت وڵاتەکەی بە قەیرانێکی گەورەدا تێدەپەڕێت. مستەفا کازمی سەرۆکوەزیرانی عێراق لا کۆبوونەوەی لەگەڵ کابینەی حکوومەتەکەی ڕاگەاند بەهۆی کاریگەریەکانی ڤایرۆسی کۆرۆنا و دابەزینی نرخی نەوت وڵاتەکەمان بە قەیرانێکی گەورەدا تێدەپەڕێت. ڕاشی گەیاند پلانیان بۆ دەربازبوون لە قەیرانەکان داڕشتووە و پێویستمان بە هاوکاری و هەماهەنگی هەموو لایەکەیە. هاوکات وەزیری دارایی عێراق ڕاگەاند هەوڵی ئامادەکردنی بودجەی ساڵی 2021 دەدەن و کار بۆ چارەسەرکردنی قەیرانی دارایی دەکەن. پاپای ڤاتیکان ڕای دەگەێنێت هێشتا مەترسی ڤایرۆسی کۆرۆنا ماوە. داواش لە هاوڵاتیان دەکات پابەندی ڕێنمایەکان بن. پاپا فرانسیس پاپای ڤاتیکان لە گوتارێکدا بۆ پەیڕەوانی ئاینەکەی ڕایگەاند هێشتا مەترسی کۆرۆنا ماو ڕۆژانەش لە وڵاتە و لە وڵاتانی جیهان هاوڵاتیان بەهۆی ڤایرۆسەکەەوە گیان لەدەستدەبن. داواشی لە هاوڵاتیان کرد پابەندی ڕێکارەکانی خۆپارێزی لە ڤایرۆسی کۆرۆنا بن. ئاماژەی بۆش کرد نابێت دەسەڵاتدارانی ئیتالیا سەرکەوتن بەسەر ڤایرۆسی کۆرۆنادا ڕابگەێنن چونکە تا ئێستا لە قۆناغی مەترسیداری ئەو ڤایرۆسە دای. پاپای ڤاتیکان جەختیش دەکاتەوە کە ئەگەر پێویست بکات ڕێکارەکانی بەرەنگاربوونەوەی کۆرۆنا تۆندتر دەکەن. کورتەیەک لە هەوڵەکانتان پێشکەشکرا و دەچینە ناو ناوڕۆکی پرۆگرام. دەستپێکی یاخود بە بڵێن ناوەڕۆکی پرۆگرامەکە ئێمە زۆر جار لە بەرۆی سپێدەیەکی خۆشە کە شوهایەکی خۆشە بوو پاکێجانە دەستپێەکەین کە زیاتر باز لە بەرهەمی ناوخۆ یاخود سروشتی کوردستانەکە. ئەم پاکێجەش یەکێکی دیکەیە لەو بابەتانەی کە بێگومان ئێوە بینەریە بن و حەستان پێێتی کە باز لە پیاوێکی جینگە دۆز یاخود حەز بە باخزاری و بەرهەمی خۆماڵیەکەین ئەویش مامفەتاحە کە زیاتر بە بڵێن مامفەتاح محەممەد خەڵەکەر پێڵە مامفەتاح لە تەمەنی 6 ساڵێکە سەرخاڵی کاری باخداریە. زۆرینەی ڕۆژەکانی بە پێچێتە ناو باخەکەی و باخەکەشی لە سەرتەکی بەمویە. مامفەتاح لە ناو باخەکەیە تووە وەریەوەکان کۆکاتەوە و دواتر وشکیانەکاتەوە بووی لە وەرزەکانی دیکەی ساڵ سوودیان لێوە بگرێت لە بەرێ زانرێکە تو هەمیشە سوودی زۆرە بەتایبەت بە تازایی و بە وشکراویش زۆر بەکارێت. یەکەم جارە ئەو لە تەمەنیا باسیەوەی کردووە کە قسە بکە بۆ تەلەڤیزیۆن و بۆ کامێرە با ئێمەش بزانین یەکەم جار گوێلەو بگرین و قسە خۆشەکانی ببیستین. کاتی وەرزایتی ئەمە تو پێگەی تومان هەیە ئەوەرێت کە وەری ئەیچنینەوە ئەوێت با لێدا ئەمە تێن ئەیوەچنینەوە بای لێنەدا دووسێ ڕۆژ لە قەی لێدە ئەوەرێن و ئەرون هەریەخەی هەتا دووسێ ڕۆژێک دوای دووسێ ڕۆژەکە وشکێتەوە و ئەیخێنە فەردە هەتا ئاخری تو ئەمە خەریکی توی هەتا مانگی تو نامێنێت اینجا کاتێک تو نەما ئیتر کاتی قەیسیشمان هەیە قەیسیش ئەوش ماوەیەکە ئەوش ماوەکە ئەوش نامێنێ اینجا وەختی
هەنجیرە لە 15 بیتی هەر هەنجیری پێگەی من لە 60 تایتە من خەریکی باخم ئەیتر هەنجیری هەیە و لە کاتی خۆیان تو هەیە و لە کاتی خۆیان قەیسی هەیە و لە کاتی خۆیان ئەمانە وشەکەمەوە ئەیوێن لە بازار ئەیفرۆشین و ئەیتر ساقیەکەینەوە هەروە ئێساش حالێن ئێستا وەرزی تووە تووەکە ئەیوەرێنین و وشکەکەینەوە ئەڕۆین لە بازار ئەیفرۆشین لە دوای ئەوشە ئێستا وەرزی قەیسیە بەڵێ هەروەک ئەو دیمەنە جوانانەمان بینی ئەوەش لە یاد نەکەین هەرچەندە زۆر خەڵک هەیە کە گرنگی بە ژینگە بدات گرنگی بۆ باخەوانی و باخداریە بدات و حەزی لە گوڵ و شت بێت بەڵام کەسانی بەتەمەن زۆر جیاوازترن چونکە بەهۆی کە تەمەنیان ئەچێتە سەرەوە کەمتر پێویستیان بە خەو ئەبێت و بەیانیان زۆر زوو هەڵەسن زۆربەی زۆریان هەوڵی ئەوە دەن دایمە بە باخ و بە گوڵ و بەو شتانە خۆیان مەشغوڵکەن و دایمە ئیشێکی زۆر جوان و پوختەش ئەکەن نەزم تا چەندێ متابعە شتە کردووە زۆر ڕاستە لەگەڵەوە شاهر باس لەواکرێ و زانیاریەکان سەرەوەیەکە تەندروستیان بەهۆی ئەوەیە کە باشترە بێ بەهۆی ئەو زوو هەستانە بەهۆی ئەو مەشغولکردنە دوورکەوتنەوە لە خەمۆکی و مەشغول بوون بۆ خواردنە سروشتی و گرنگی پێدانەمەوەکە زیاتر تەندروستێکی باشیان باتەوە ئینشەڵڵا هەر تەمەندرێژ بن و لەش ساخ بن ئینشاڵڵا مانفەتاح تەمەندرێژ بێت و هەموو مانفەتاحەکانت و هەموو خانمەکانیش کە ئێستا ئەو تەمەنانیان هەیە و لە ماڵەوە ئینجانە و گوڵیان هەیە باخێکی بچکۆلەیان هەیە بە هەر حاڵ هیوا خوازین کە هەموو لایەک تەندروست و لەش ساغ بن و کوردستانمان هەمیشە ئاوەدان و گەشت بێت بەڵێ ئێمە هەموو ڕۆژێک لە ڕێی تۆڕی کامنێرانمانەوە دەچینە شار و شارشتەکانی کوردستان و ئێستاش پێکەوە دەچینە دهۆک و ماهر شنگالی لەوێ لەگەڵمان دەبێت پامنێرمان ماهیر ڕۆژ باش ماهیر پێمان بڵێ کە لە دهۆک ئێستا خەڵک دەدوێنەوە دەوامی فەرمی دام و دەستگاکان دەستی پێ کردووە و بە شێوەیەکی گشتی بازاڕ و شوێنەکان کراون خەڵک چۆن ڕێنمایەکانی تەندروستی جێبەجێکات خەڵک چۆن خۆی ئەپارێزێت و ئێستا لە کوێی دهۆکی بە تەخسیسی ڕۆژ باش بۆ ئەو هەموو کوردستانێکیە بێگومان پشتی ژیان ئاسایی بوو دناوا پارێزگەها دەوەکێدا یدی ڕۆژانە سەرێ سپێدێ حەتانی ئێوارێژی خەلک دناوا بازاردا چون و هاتنێت کە و خەلک سەر کارێخۆ و دەوامە فەرمیژی یا فەرمانگاژی دەست پێ کردیا ئەڤەشی و ساتکە کوێدیدی ژیان بەرف باشی بە بشار لە سەر ڕێوەیەکیژی و ساخلەمیە دهۆکێ و تایبەت ئەم بەحسا وەزارەتە تەندروستی بکەن ڕێنمایان تێنە بەڵافکردن و پێدویە خەلک خوا بپارێزە و ڕێنمایان تەندروستی جێبەجێ بکە ناوا پارێزگەها دۆکە کەسێک و دەرباز دبە یعنی پێدویە کول سەروی لاپک و دەمام کەبە مینەوەک من پێدویە یعنی کو دەما دهۆکێ بە لکیرا دهۆکێ بە ئەگەر هاتو ئەو ڕێنما جێبەجێ نەکرد ئێتا سزادا نەژعالیە هێزن ئەمنی بە لێ پارێزگەهێ خوازم بەحسا خەڵەکانی ژیاگەنێ بکەن پشتی و دەرگهێن ئەزان کۆیا هاتیەگەرتن ئیرۆ دێ سەرۆکە و ڤایرۆسە کۆرۆنا ینی بووە ڕێگر نهێنەڤەکردن ئیرۆ سەرۆکاتی ئەزان کۆیا دهۆکێ دێ کۆم بێ و لەوێ کۆمبندا دێ میکانیزمە یعنی ساڵا خوێندنە ئی ساڵ 1920 وێتا پەیرەوکردن و لێ کۆمبنەوەی بەحسا چەند خاڵا بکە و ئێدی چاوە ساڵا خوێندنێ وێتا دەست جێبەجێکردن و لوەردا
يعني روشا قطابية روشا خواندني بتشابه إيصالجي ودمشمير دوانزي نيفروجي كونغريك روشا ماري هم دمجي كواميلور بنو أمي بو خارجي بيجزن يعني يندجي كو دهي دكاس الباجار دهو كي فيروس كورونا كاتينا وبشتو كوزاتا تندرستي بالا فكريا يعني مترسيا فيروس دنافا باريس دهو كي حتى هاجبكو باريس غاري دهو كي غوتيا ساخلامية دهو كي دبيجا أبخو حتى هاجي صدودو كس باجار دهو كي بيكاتينا حتى هاجي هفتي وشش كس دكارانتيني دماينا يعني حتى ها 19000 پشکنین جبو باجار دهو كي كسين دهو كي هدنا انجام دان اوه جيوي كي ديارك ودي اما ترسيا بي فيروس حتى ها مايا بشوي گشتي يعني بي تي في كو بتر حولاتي پابندي رنماين وزارة نافخو تندرستي بنجيب كو جياني خلقي بقالاستي با وهيدي جيان بتر باشتر ببا يعني حتى ها جي بتر بيصدو يكس دي كارانتيني دا مايا يعني وصاد يار دكا كو لوان 20 جهن كارانتيني سنوري باريزغا دوكي دي ما ترستي مايا يعني جهنا مايا كو خلق بكوا نافدا بقشتي شتي كل باريزغا دوكي افولو او دجي بحصا خالق هذا شيء قلن بكم يعني بديار وزارة نافخو او بوكو يعني درجين دكانات دوانزاي شوف حتى شاش سبيد بهنا قرتن جبوكي كو قربالخ نبا كوم بنبا وگیانی خەڵکی پاراستی بێ زۆر باشە زۆر سپاس ماهێر شنگالی لە دوهۆکەوە لەگەڵمان بووی زۆر سپاس بۆ زانیاریەکانت بەڵێ لە دوهۆکەوە دەچینە سلێمانی بۆ زانینی زانیاریەکان و زانین لەو شارە چی دەگوزەرێ هاوکارمان دالیاکەمانمان لەگەڵا دالیا سڵاو لە بێ ڕۆژێکی باش پێمان بڵێ تۆ ئێستا لەکوێ سلێمانیت و زانیاریەکان لای تۆ چییە؟ سڵاو هاژە بەعین تۆ بینەرانی کوردستان 24 باش لە شاری سلێمانی تا ڕادەیە جموجۆڵەکانی هاوڵاتیان دەستی پێکردووە بەڵام ئەوەی لە هەمووان زیاتر دەسەکا بە جوڵە چینی کرێکارانن ئەوەی کە لە پشتی منیشەوەیە ئەو چینەیە کە لە کاژمەیە 5 جوانێ هەڵ ئەسن بە ئەنجامدانی کارەکانیان وەک ئەبیندرێ ئەمان کارمەندانی شارەوانین ڕۆژانە لە کاژمێر 5 جوڵ ئەسن بە چاکردنی باخەکان ئەوەی کە لێرە ئەبیندرێ زۆربەی ئەو کرێکارانن کە تەمەنیان لەسەر و 50 ساڵەوەیە کە ڕۆژانە کارەکانەکەن بۆ خزمەتکردن و جوانکردنی باخەکان منەمەوێت زیاتر بچمە لای خۆیان تاوەکو بزانم داواکاریەکانیان چیان پەیامیان چییە و چۆنی دەسەکەن بەکارکردنی ئەم کاتت باش مامەگیان ئەگەر باسی ژیانی خۆتمان بۆ بکەی ڕۆژانە کاژمێر چەندیان بۆ ئیشکردن ئیشەکان ئێوە زیاتر لە چی پێک دێن ئمە بەیانیان سەعات 5 بۆ ئێرە بۆ 12 نیوەڕۆ ئیشەکەین 20 ساڵ لەم کۆمپانیا ئیشەکەین مەشغول بە کۆمپانیای جوانە هیچ گلەیمان لێیانێ ئێوە بەشێکیشتان کارمەندانی شارەوانین داواکاریتان هەیە و ئەو داواکاریانەی کە هەتانە داواکاریەوەی ئەڵێم خۆیان ئەم دنیامان بۆ چاکەیت خۆیان حکومەتی ئەم حکومەتەمان بۆ چاکەیت و ئەم خەڵکە احتیاجە هەمووی احتیاجەدادە تێگەشتی خۆیان لایەک لەم میلەتە فەقیرە بکەیتەوانێ و دنیامان بۆ خۆشکەیت کابڵە ئەگەر هاوکارم بەشێک لە دیمەنەکانتان بۆ بگوازێتەوانێک کە لە ئێستا ئەم کارمەندانە هاتوونەتە دەرێ کارەکانی خۆیانەکەن منەمەوێ بەشێکی تریشیان بدوێنم کە ئەوان باز لە ژیانی خۆیان بکەن کە چۆنی کارەکەن هۆکار چییە لەم تەمەنەیە هێشتا کارەکەن باسی بژێوی ژیانی خۆیان بکەن گەر هاوکاری شم وێنەکان بگوازێتەوانێ ڕەنگە ئەمە یعنی بۆ نەپاڵ پشتێک بێ بۆی گەنجان ببینن کە ئەو کەسانەی کە شوێنەکان پاکەنەوە کەسانی زۆر بەتەمەنن بۆیە ئاگادار بن پاک و خاوێنی ژینگە بپارێزن ئەم پاک و خاوێنی ژینگەی کە لە کوردستان هەیە و تایبەتی لە پارێزگای سلێمانی هەیە بەدەستی ئەم کەسە ماندوونە ناسانە بەرهەم هاتووە منەچمە لای ئەم مامەیەش تا ئەمیش بەشێک لە داواکاریەکانی خۆی بڵێ مامەگیانم کاتە و باش ماندوو نەبیت تۆش ئەگەر بەشێک باز لە ژیانی خۆت بکەی ڕۆژانە ساعت چەند هەڵاسی و چەندێتە سەر کارەکانی ئەوە زیاتر لە چی پێک هاتووە؟ وەڵا کارەکانی ئێمە لەم بژارکردنە پێکاتەوە کە مەسەی هیچ شارەوانی ئەمە کە ئێمەشێکن ڕۆژانەکەمان 15,000 بەیانان سعات 4 وین بەسەر بۆ پاسەکان بە سعات 5 سەر ئیشەکە تا 12 نیوەڕۆ ئەم جاوەستا ئەلانە پارێمانی 4مان ئێستا وەرنەگرتووە پارێمانی 3مان وەرگرتووە کرێکاریش هەمووی خانەنشینە و ماڵ و مناڵی تەلەبەمان هەیە و ئاواسەنە جیانێکی فەقیریە پارەکە بە کابرای کۆمپانیە هەتا پارەکەمان باتێ ئەمە بە
بەشێکە لە داواکاریەکانی ئێوە بەڵام منەمەوێت زیاتر لە ڕووی ژینگەی و قسەمان بۆ بکەیت ئێوە بۆ نەم باخە جوانەکەن چی بە خەڵکەڵێ کە پارێزگاری لە شوێنەکان بکات بەڕاستی شتی پیسی تێ نەکەن پاک و تەمیز بێسە ئەم باخە لەوانەیە بڵێم زیاد هەموو ساڵ لەوانە بڵێم 30 میلیۆن لە بەشێکی سەرفەکرێت گوناحە قاقەز وشی جێەکەن پشتی پیسی دێکەن ئەمە شتێکە بۆی ئیسراحەت و خۆشی کراوە سێبەرێکی ئەو دوانی وەکو من و تۆ دوای دانیشێت سێبەرێکی خۆش و قسەیەکی ئەگە هیچی تیانە بێ خەڵک لەبەر خۆر ناتوانێت دانیشێت اینجا ئەمە خەڵکیش هەیە دەبەسادی جێکا شعرەقی بۆ هەڵا کاغەزی تێکە هی پاکەزی تێکە کاغەزی تێکا دەربەز نییە ئەیتی گوێ نهاتێ بڵێ ئەم کرێکانە پیسە پاکێکەنەوە ئەمە حکومت بۆ حکومەتیە بۆ میلێتەکەی ئەگەر میلێت بۆ میلێت لە حکومەت نایە لێرە دانیشێ من و چواری وەکو من و توێ لێرە دانیشێت وایەنە ئەگەر گوێبیستانبی زۆر سوپاس بۆ زانیاریەکانە بۆی کە هەموو سەلا هەیە بچێ ئەو کەسە ژینگە پارێزانی یاخود و کەسەمانبوونە ناسانە و دوان دالیا کەمال کە لەگەڵمانی لە سلێمانیەوە زۆر سپاس بۆ دالیا بە هیواین کە هەمیشە ئەو کەسانە تەندروست باش بن و ببنە نمونەیەکی جوانی ناو کۆمەڵگە و چاویان لێ بکرێت بە تایبەت ئەو دیمەنانی کە دالیا بۆی گوێزینەوە دیمەنی جوانی ناوشاری سلێمانیە کە بۆ خۆی ئومێد بەخشە بۆی کە هێشتا ئەو پیاوە بە تەمەنە باستیەوەیە کردسۆڤان بە ئینشەڵا ژیانمان بۆ خۆشکی ینی لەو تەمەنەشا هێشتا چاوەڕێی ئەوەیە کە ژیانێکی خۆش دووبارە بۆ ئەوان دەست پێ بکەوە بە ئومێدەوە کارەکەن و ئیشەکانیان دەست پێ کردووە بە هیوای سەلامەتی ئینشاءالله بۆ هەمویان وەک لە سەرەتاوە باسمان کرد کە ئەمڕۆ ڕێنماییەکان لە ناو هاوڵاتیان زیاتر جێبەجێ ئەکرێ و بۆ گرنگیدان بە جێبەجێکردنی ئەو ڕێنمایە تەندروستیانەش هەموو یەکە ئیداریەکانی حکوومەت هێرمی کوردستان و شارەکانیش هەمیشە لە کارکردنی خۆیانان بۆ جێبەجێکردنی ئەو ڕێنمایانە بە تایبەت لە بازاڕ و شوێنە گشتیەکان ئێمەش بۆ زانینی کارەکانیان زانین چۆن بەڕێوە ئەچێت و ئەو کارانیان چۆن جێبەجێ ئەکرێت میوانداری بەڕێز نەبەز عەبدولحەمید قەیمقەمی قەزای ناوەندی هەولێرمان کردو لە ستۆدیۆ لەگەڵمانە بێ بفەرموویتە ئێرە کاک نەبەس. بەخێر هاتی ڕۆژ باش کاک نەبەس با لەوە دەست پێ بکەین کە پێشتر 284 شوێن دوێنێش 151 شوێنی دیکە داخرن هۆکاری داخستنی و شوێنانە چی بوو؟ ئەوان دوای دەرچوونی دوا بڕیاری وەزارەتی ناوخۆ لەگەڵ ئەو هەموو ئاسانکاریەکە پێشکەش هاوڵاتیان کرا یاخود بۆ هاوڵاتیان دابین کرا بە تایبەت چینی کاسبکار و ئەوانەی ڕۆژانە لە ناو بازارەکان بژێوی ڕۆژانەیان پەیدا دەکەن بە ڕۆژانە مە لە ژووری ئۆپراسیۆن کۆبنەوەی خۆمان ئەنجامدا ژووری ئۆپراسیۆنی پارێزگای هەولێر کەوا چۆن ئەو ڕێنمایانە یاخود چۆن ئەو بڕیارەی وەزارەتی ناوخۆ جێبەجێ بکرێت لەبەرەوەی خۆتان دەزانێت ئێمە لە بارودۆخێکی مەترسیدارداینە ئێستا بارودۆخەکەش جیایە یاخود ئەو قۆناغی ئێستای ئێمە تێدەپەڕین جیای لەگەڵ قۆناغەکانی سەرەتایی لە چاردەی سێکە بڕیاری قەدەغەکردنی هاتچۆ ڕاگەیاندرا خەڵک لە ماڵەوە و شوێنەکان بەگشتی داخرا حاڵەتەکان وا زۆر نەبوو ئەرچی تیمە تەندروستیەکان زۆر ئاسانتر بۆ ئەو کاتی سەرڕای بە ئەو ماندووبوونە زۆرەی ئەو شەونەخوونەی کە کردیان هێزەکانی ناوخۆ هەموو ئەولایەنە حکومیانەی کەوا لەو پرۆسەیە بەشدار بوون پرۆسەی بەرەنگاربوونەوەی ڤایرۆسی کۆڕۆنا تەواان لیژنەی باڵا هەبوو لە هەموو پارێزگاکانی ژووری ئۆپراسیۆن هەبوو کە شەونەخوونیان کرد بۆ ڕێگریکردن لەو ڤایرۆسە و پاراستنی هاوڵاتیان و پاراستنی تەندروستی کۆمەلگا حکوومەت سەرکەوتوو بوو بە شایدی هەموو لایەک بە تایبەت ڕێکخراوی تەندروستی جیهانی هەنگاوەکانی یاخود بڕیارەکانی هەمووی زۆر دروست بوون ئەو وای کرد ڕێگری کرێ لەو ڤایرۆسە تەشەنە نەکا بەڵام کوردستانی خۆشمان وەکو هەموو وڵاتانی دنیا بەرگەی ئەو ماوە زۆرە ناگریتن کەوا شوێنەکان دابخرێن کار نەکرێت فەرمانگەکان دابخرێن یاخود کارگەکان یاخود هاوڵاتی کاری خۆی نەکاتن ئەوە بوو کرانەوەیە کرا ئەو هەموو ئاسانکاریە کرا شوێنە گشتەکان بازاڕەکان مۆڵەکان کرانەوە تەواان لەگەڵ کرانەوەی خۆتان دەزانن ئەو ڤایرۆسەش کۆتایی نەهاتووە جموجۆڵ بە شێوەیەکی سنووردار لە نێوان پارێزگاکان جموجۆڵی بازرگانی لە نێوان کوردستان و هەموو عێراق و وڵاتانی دەوروبەریش بەردەوامی هەبوو ڤایرۆسەکەش تاکو ئێستا خۆتان دەزانن کە چارەسەری نییە
تەنها خۆپارێزیە ئەوە وای کرد کەوا ژمارەی توشبووان زیاد بکاتن بەداخەوە هاوڵاتیان وەکو پێویست وەکو ئەوەی حکوومەت داوای کرد پابەندی ڕێنماییەکان نەبوون لە ئەوبەر ئەوەی کە هەستیان بە مەترسیەکە نەکرد خەڵک نەمرد لە بەرچاویان کە بیبینن ئەوەش ئەنجامی ئەوە بوو کەوا ڕێکارەکان ڕێکاری باش بڵێ ڕێکاری باش بوون ڕێکارەکان ڕێکاری تون بوون بۆ ڕێگەکردن ئەوە وای کردکەوە بەو شێوەیە بڵاو نەبیتەوە ئەو کەسانەی کە مەناعیان لێ ئەو کەسانەی کەوا مەترسیان لەسرە توش بن لەبەرەوەی خۆتان دەزان بە ستانداردی جیهانی 180 خەڵک کە ئەو عرازی نابیتن بیستەکەی تری عرازی دەبی و بارودۆ خراپ بەڵام ئێستا ئەوەیە ئەو شوێنانی کە داتان و ئێستا نیوەی ئەوەشتان پاش ئەو کردنەوەیە بەڵان پێویستە هەنگاوی و یاخود ڕێو شوێنی تر بگرینە بەر ئەوە بوو ئێمە دوای دوا بڕیاری وەزارەتی ناوخۆ کۆبوونەوەیەکمان ئەنجامدا لە ژووری ئۆپراسیۆن بڕیارمانداکەوە ڕێنماییەکان وەک خۆی جێبەجێ بکرێت ئەو لایەن و ئەو کەسانی کە پابەندی نە ئیزراعاتیان لەگەڵ بکرێتن یاخود بەداخەوە چەند کەسانێک و چەند لایەنێک هەڵساند بە سیاسیکردنی ئەو بابەتە خەڵکیان هاندا بۆ ئەوەی کەوا پابەند نەبیتن بۆ ئەوەی کە ئەو ڕێنمایان ئەمە وای کرد کە ئەو شوێنانەدا یعنی سزایان بن و دایان خەن ئێستا دێمە سەر ئەوەش داواکاری گشتی هاتە سەرخەت و ڕاگەیاندراوێکی بڵاو کردەوە کەوا ئەو کەسولایەنانەیەکەوە بانگەشەی نەبوونی ئەو ڤایرۆسە دەکەن یاخود خەڵک هاان دەدەن بۆ جێبەجێ نەکردنی ڕێنماییەکان ئیزراعاتی یاساییان لەگەڵ دەکرێتن هەروە بەڕێز سەرۆکی حکوومەت لە پەیامەکەیدا ئاماژەی بەوە کردکەوە ناکرێ خەڵکانێک ئەوە بقۆزنەوە ڕێک یاخود ئەو ڕێنمایانە جێبەجێ نەکەن بەیانی وەزارەتی ناوخۆ باسی سزادانی ئەو خەڵکانەی کردکەوە پابەند نابن خود یاری بە تەندروستی کۆمەلگا و هاوڵاتیان دەکەن ئێمە لە سنووری شاری هەولێر سنووری قەزای هەولێر 6 ژنەمان پێکینا دوای ئەوەی کۆبنەوەیەکمان لە دیوانی تایم قامێت ئەنجامدا لژنەکان ئەندامەکانی بریتی بوون لە نوێنەری تەندروستی شارەوانی هەروەها چاودێری بازرگانی و پۆلیسیش بۆ جێبەجێکردنی ئەو ڕێنمایانە تەبعاً دوای ئەو هەڵمەتە گەورە هاتکەوە پارێزگای هەولێر دەستی پێکرد بۆ دابەشکردنی ماسک بە خۆڕایی بەسەر هاوڵات بەڵێ بێگومان ئەمانە هەمووی لەبەر ئەوە کرا کە خەڵک ڕێکارەکان بگرێتە بەر و لە ژێر مەرج و چاودێری ئێوە یا دوکان و بازاڕەکان شوێنەکان بکرێتەوە بەڵام هەندێکیان هەن کە لە دوایەوەی کە ئەو ئیزدان وەرگرتووە بەڵام مەرجەکان جێبەجێ ناکەن و ئێوە دایەخەنەوە شوێنەکان تا چەندێت ئەو شوێنانە بە داخراوەی ئەمێنێتەوە و ئایا دووبارە بۆیان هەیە بیکەنەوە لە ژێر چ ڕێنمایەک بۆیان هەیە دووبارە بیکەنەوە تەواان گرفتی ئێمە ئەوەیە کە ئەو خەڵکە پابەند نابێت ئێمە بەبەسمان ئەو کەسانەیە کەوا پابەند نابن بۆ نمونە شوێنێکە کە شوێنی مۆبایل فرۆشتنا پێویستە ئەو کارمەندی لەوێ کار دەکە خاوەنەکەی پێویستە ڕێنمایەکانیش زۆر قڕز نییە جێبەجێکردنەکەی دەبی دەمامە ببەستی دەست چێژ لەبەرکە ڕێگەنەدا کە قەرەباڵغی دروست بۆ نمونە شوێنی یاخود دوکانی زێڕنگرمان داخستووە لەناو بازاڕی هەولێر لەبەر ئەوەی کە تێبینی ما کردووە کە قەرەباڵغی باشە داتان خست کەی بۆی هەیە دووبارە بیکاتەوە یان لە ژێر چ ڕێنمایە بۆی هەیە دووبارە بیکاتەوە تەواان داخستەکان بەردەوام ئەمە لە پێرەوە دەستمان پێ کردووە دوێنێ ئەم باسی ناو شاری هەولێر دەکەم 284 سنووری پارێزگای هەولێر بوو دوونێش 150 شوێن زیاتر لە هەموو سنووری پارێزگای هەولێر بوو بەڵام ناو شاری هەولێر پێرێ 93 شوێن داخرا دوێنێژ 43 شوێن داخرا کۆی گشتی 130 شوێن داخرا تاکو ئێستا دوونێ بەشێکمان بۆ کردنەوە بەڕاستی دوای ئەوەی بەڵێن نامەمان لێیان وەرگرت بەڵام هەموو کات بە بەڵێن نامە نیە ئەمە گەر دووبارەی کاتەوە بە دڵنیاییەوە سزایەکەی قڕستر دەبێتەوە شوێنەکەی ناکرێت یەکەم جار کە دایەکەن پێبژاردی پێ ناکەن لە دووهەم جار ڕێکاری تری ئێمە زۆر شوێنەوە پێبژاردنیشمان بۆ کردووە هەیە کەوا سەرپێچیەکەی با بڵێن زۆر زەق بووە یاخود پابەند نەبوونەکەی زۆر زەق بووە خەڵکە بۆ دەستگیر کراوە هانی خەڵکی داوە لە دەستگاکانی ڕاگەیاندنکەوە پابەند نەبن کە فشێ ئەو بابەتە کە کۆڕۆنا بوونی نییە ڕاستی ئەمە بەپێی یاسا مامەلەمان لەگەڵ کردووە بەپێی ئەو بەیانی وەزارەتی ناوخۆ دەستگیرمان کردووە و شوێنە کەشمان داخستووە بۆیە سزایەکان بەپێی واقعەکەی خۆی دەوەستێتن ئەم ڕۆژ هەڵمەتەکەمان بەردەوام دەبێتن ئێمە سەبارەت بە شاری هەولێر بەڵام سزاکان بەڕاستی تونتر دەبێت ئێمە لەو کاتەدا ناچارین کە خەڵک ناچار بکەین ڕێنماییەکان جێبەجێ بکە ئەگەر
سزاشماندان ئێمە ڕاستە نیگەرانین کە کەسێک سزا دەدەین پێمان خۆش نییە بە تایبەت خەڵکی کاسبکار و ئەوانەی کە ڕۆژانە کاری خۆیان دەکەن پێمان خۆش نییە سزایان بدەین شوێنەکانیان دابخۆین بەڵام لەبەر بەرژەوەندی گشتی و پاراستنی تەندروستی کۆمەلگا ئێمە ناچارینەوە ئیزراتانە بەس پێتان وایە کە ئێوە وتێ 6 لیژنەتان پێکهێناوە ئەم لیژنانە بەسە بۆی کە هەموو ئەو شوێنانە بەسەرکاتەوە بۆ نمونە کارگە هەیە دووکە خۆت شوێنی گەورە هەیە کە ڕێژێکی زۆر لە کرێکاری تایە یعنی پێتان نەکرێت چاودێری ئەوە بکەن کە ئەوان پابندن پێوەی لەگەڵەوەی داوامێکی زۆر دوور و درێژیشیان هەیە و بەردەوام بەیەکیشەوە زۆر نزیکن لە یەکەوە یعنی ئەو 6 لیژنەیە بەسە بۆی کە سەرپەرشتی هەموو ئەو شوێنانە بکات بەخۆی قەبارەی شاری هەولێر بە خۆتان دەزانن چەند گەورەیە شارێکی گەورەیە بەڵام ئێمە تەنها ئەو 6 لیژنە نیە ئەو 6 لیژنەیە بە دوو شەفت کار دەکاتن لە بەیانیەوە تاکو شەو کار دەکاتن لە کاژمێریەکی نیوەڕۆ دەگۆڕدرێن چەند کارمەند و یاخود فەرمان بەرێکی تر و ئەوان دێنە شوێنان بەردەوامی بەکارەکان دەدەن بەڵام هەموو لایەنەکانی تر کە لە ژووری ئۆپراسیۆنن وەکو پۆلیس ئاسایش پۆلیسی هاتوچۆ هەروەها زێرەوانی ئەوانە هەمووی بەشدارن لەو پرۆسەیە لە جێبەجێکردنی ئەو ڕێنمایانە کە بڕیارێک دەردەسی لە وەزارەتی ناوخۆ ئێمە کۆبوونەوەی لەسەر دەکەین ئێمە ئەو بڕیارە کۆبنەوەکە بۆ ئەوەیە کەوا چۆن جێبەجێ بکرێتن ئەرکەکان چۆن دابەش بکرێتن بۆیە هەموو لایەنەکانی بەشدار بوو لە ژووری ئۆپراسیۆن لە سەرەتای ئەو بارودۆخەوە تاکو ئێستا بەشدارن لەو پرۆسەیە ڕاستە شاری هەولێر گەورەیە احتیمالە بەو هەموو لیژنە و بەو هەموو لایەنانە وەکو پێویست بەڵام هاوکاری هاوڵات وەکو پێویست ئێمە نەتوانین سەردانیان بکەین بەڵام هاوکاری هاوڵاتی زۆر گرنگە بۆ ئێمە و بۆ نمونە هاوڵاتی بە یەک پەیوەندی تەلەفۆن لە یەک لە گەڕەکەکانی دوور لە ناو سنتەری شاریش پەیوەندی کردووەکەوە فلانە شوێن فلانە مارکێت پابند نەبووە ئێمە ڕاستەوخۆ مافرەزەکان لیژنەکانمان نردووە بۆ وەرگرتنی ئیجرات دووبارە ئەو هێڵە ڕاگەنەوە کە هێڵەکە کە خەڵک دەتوانێت پەیوەندی بکات بڵێ فلان کەس یان فلان شوێن ڕێنمایەکانی تەندروستی جێبەجێ ناکات ئێمە دوو هێڵمان هەیە لە قایمقامێت هاوڵاتی هەر لە ڕۆژانی پێش کۆڕۆنەش لەکە بارودۆخ ئاسایی بوو ژیان ئاسایی بوو بۆ وەرگرتنی سکاڵای هاوڵاتیان ئەوانە بە ئێستاژ لە کاردانە حەزم ژمارەکەش لێرە بۆ ئەوەی خەڵک بزانی ئەگە کێشە و گرفتێکیان هەبی پەیوەندی بکەن 1950 222 44 66 1950 222 44 88 لە ڕێگای ئەو دوو ژمارەکە هێلی گەرمن دەتوان پەیوەندی ڕاستەوخۆمان پێوە بکەن و زانیاریەکانمان بدەنە و ئێمەش هەردەم پێمان گوتینە کە ناو ناونشانیان پارێزراو دەبیت بۆ ئێوانیش تووشی کێشە نەبنکە ئاگادارمان دەکەنەوە لە کەم و کوڕی شوێنێک لە سەرپێچی شوێنێک ئەمە لە کاتێکدایەکە خەڵک سەرپێچی بکات ئەگەر سەرپێچەکان بەردەوام بوو داخستەکان هەر بەردەوام بوو خەڵکیش هەر بەردەوام بوو بەو شێوەیە سەرپێچی کردو ڕێنماکانی جێبەجێنەکەن ئێوە ڕێکارەکان تونترەکەن ئەمە شوێن هەیە لە ناو هەولێر ماوەی 2 مانگە داخراوە لە مانجی نیسانەوە داخراوە کە سەرپێچی کردکە پابندی ڕێنمایەکان نەبوو شوێن هەیە زووتریش با بڵێن لە مانجی سێوە داخراوە پابند نەبووە سەرپێچیەکەی دووبارە و سێبارە کردیتەوە ئیسراری کردووە لەسەر ئەوەی کە بەردەوام بین لەسەر سەرپێچیکردن بۆیە ئەوانە سزایەکان تونتر دەبیتن شوێن هەبووە بە سزای دارایی بە تونترین شێوە سزا دراوە کە بەپێ ئەو دەسەڵاتی لەبەرەوەی دەسەڵاتی ئێمەش لە مەبلەغێکە بۆ مەبلەغێکی دیاری کراوە ئێمە ئەوەی زۆرە بە بڕیاری لیژنە ئەو سزایەماندا بۆی ئەوانەی کە لەسەر سەرپێچەکانیان بەردەوام بن یاخود دووبارەی بکەن و بە دڵنیاییەوە ئیجرعاتەکانیان تونتر دەبیتن لەوانەی کە یەکەم جاریانە بەڵام ئەمە خوازیارین کە بۆ یەکەم جاریش سەرپێچی دەکەن لەبەرەوەی ئێمە بە بارودۆخێکی نائاساییدا تێدەپەڕین تەندروستی هاوڵاتیان زۆر گرینگە پەیامی حکوومەتیش سەرۆکی حکوومەتیش ئەوەیەکەوە هەموو ناچارین هەموو ڕێکارێک بگرینە بەر بۆ ئەوەی تەندروستی هاوڵاتی بپارێزین لە هەموو شتێک گرنگترە ڕاستە بارودۆخی دارایی گرینگە ڕاستە کەسێک کە شوێنەکەی دادەخەی تووشی زەرەر دەبی بەڵام زەرەر هەیە و زەرەری گەورەتریشیە زەرەرە گەورەکە ئەوەیە ئێمە ڕێگری نەتوانین لەو ڤایرۆسە بکەین ڤایرۆسەش خۆتان دەزان ئێستاوە حاڵەتەکان ڕۆژ بە ڕۆژ لە زیادبوون داینا ژمارەی مردوو وا ڕۆژانە هەفت کە زیاتر دوێنێ لە هەڵکشان دایمردەوە ئەوە دەگەینی کە زەنگێکی مەترسیدارەکەەوە
ئەو ڤایرۆسەوە تەشەنەی کردێ لە ناو کۆمەڵگا بەڵام بەردەوام خەڵکیش لە ینی بەڕێکردنی ژیانی ڕۆژانەیەتی جگە لە شوێنەکان کاک نەبەست باسیەوە بکەین کە شۆفێری تاکسیەکان مەش بۆ خۆی شوێنێکە یاخود کەسێکە ڕۆژانە بەکارێنێ چەند جارێک سەرەکەون کەسێک دابەزێ باز لەوا کرێت کە شۆفێری تەکسیە دەمامک بۆ سەرنشینان بەکارهێنێ و ینی چەند جارێک بەکارێنێتەوە یا بە سەرنشینێکە دابەزە لێ وەرەگرێ بۆ یەکی کتر تا چەند بە دوواداچوونتان بۆم حاڵەتانە کردووە و ئەوانیش لە لایەکی دیکەوە لەوانەیە بژێوی ژیانیان ڕێگەنەیە کە بتوانن بۆ هەر سەرنشینێک دانەیەک دابینکەن ئێوە چیتان کردو لەم بارەوە ئێمە شتێکی دەبی بزانین بە زۆر بە زەبر و زۆر هەموو شتێک وەک خۆی جێبەجێ ناکرێت ئێمە ناتوانین لە هەر کۆڵانێک پۆلیسێکدا بێت لەگەڵ هەر هاوڵاتێک پۆلیسێکدا بێت لە هەمووی گرنگتر ئەوەی هاوڵاتی دەبی بەخۆی بزانی بارودۆ خۆی چاودێبی هاوڵاتی دەبی بزانیتن ئەگەر تووشی ئەو ڤایرۆسە ڕاستە خەڵکێ من گەنجم و توژم و کێشەم نیە بەڵام ئەدی کە سوکاری ئەدی داکوبابی ئەدی دەوروبەری ئەتوو کە خۆت دەپارێزی مەبەستت تەنها خۆت نیە مەبەستت دەوروبەری شتا لەبەر ئەوەی بۆ خەڵکانێک کە تەمەنیان هەیە کەوا نەخۆشن مەترسیدارە زۆر زۆر ئەگەر هاوڵاتی وەکو پێویست ڕێنمایەکان جێبەجێ نەکاتن بەڕاستی ئێمەش ناتوانین سەد ئەو ڕێنمای و بڕیارانیان بەسەر جێ بکەین جێبەجێ بکەین ئێمە درێغی ناکەین تیمەکان درێغی ناکەن گەڕانەکان و هەوڵەکان بەردەوام دەبیتن بەڵام گرنگە هاوڵاتیش لەناو هەموو ئۆتۆمبیلێکی تەکسی پۆلیسێک نییە باز لە حاڵەت دەکرێت بەداخەوەکەوە شۆفێری تەکسیەکە دەمام کێکی داناوە هەر هاوڵا وەکو باس شێت کرد هەر هاوڵاتێک دەچی پێی دەدە و دوای لێی وەردەگرێتەوە ێ باشە و هاوڵاتیە دەبی بزانیتن کە چەند مەترسیدارە نەی بەستی باشترە لەوەی کەەوە دەمام کە گوەستی چەند کەسی تر بەستایتی هەر تەنها ڤایرۆسی کۆرۆنە نەخۆشی تریش دەگوازێتەوە و احتیمال لە نەخۆشی مەترسیدار ئەو کەسەی بەستایتی نەخۆشی هەبیتن هەنا سەیوی پێوەیە بۆیە هاوڵاتی دەبی خۆی چاودێری خۆی بیتن ڕاستە احتیمالە کە تیمە مەفرەزەکانی هاتوچۆ دەگاتە لای ئەوان دەی بەستیتن بەڵام دەبی ئەوە بزانیت چ مەترسیەکی لەسەر خودی هاوڵاتیەیە لەگەڵ ئەوەش پۆلیسی هاتوچۆ بەرنامە و پلانی خۆی دانا ئیزراعاتیش دەست پێ کردووە لەگەڵ خاوەنی شوفێری پاسەکان لەگەڵ شوفێری تەکسیەکان بە تایبەت ئەوانەی کەوا دەمامک سەرنشینەکان زۆر چاکەکەواتە ئیجراعات ئەکرێت لەگەڵیانە بەڵام وەک باست کرد وتت ئێمە سەرەتا خەڵک تاوانێک خەڵکی نبینی لەبەر چاوی خۆی گیان لە دەستەدا بەهۆی کۆرۆنا ئەو نەبڵاوێت و باوەڕیان ناکرد و بە خۆدواتنی بە فشەوەریان کرد ئێستا دەورم ئێستاش زۆر کەس بەداخەوە کە مردووە هەر باوەڕ ناکە باز لەوە دەکەکەوە ئەو کەسێوی بە کۆڕۆنە نەمردووە ئەوە شتێکی خراپە بەڕاستی ئەوە بێ ئاستی وشیاری هاوڵاتیان هاونیشتەمان ئەوە بەرز بێت کە بزانن یەک حاڵەت کیفایەتە بۆ ئەوەی کە بزانن خەڵکێکی تریش بە هەمان شێوە بۆ ئاقارە ئەڕوات ئەگەر ڕێنمایەکان جێبەجێ نەکات ئەمە بەو لەلایەن ئەوەوە ئەگەر لەلایەنێکی ترۆسێکین هەندێک کەس هێستا باوەڕ ناکات کە ئەوە سزا ئەدەن ئەڵەن شوێنەکان سزا ئەدرێن داخرن تەنها داخستنەکە بێت تونترین سزا چییە بۆ وانێک کە ڕێنمایەکان جێبەجێ ناکەن ئەم باسم لە دەستگیرکردن کرد ئەمە ئاخر شت کە پەنای بۆ دەبین دەستگیرکردنا بەڵام خەڵکە کە هەبیتن کە خەڵک هەم بدات بێ لەسەر دەستگاکانی ڕاگەاندن لە سۆشیال میدیا کە خەڵک هەم بداتن کەوا پابەند نەبن بەڕاستی لە ڕێگەی داواکاری گشتی ئیزراعاتیان لەگەڵ دەکەین بە پێی یاساش خەڵکێکی زۆر تا ئێستا دەستگیر کراوە یا مەسەن چەند ژمارەیەکی پەنجەکانی دەسەژمێرێن مەسلەی دەستگیرکردن ژمارەیەکمە بەڵام مەسلەی ئیزراعیل وەرگرتن ژمارەکە زۆرە بەڵام باز لەوەش بکەین دوای دەستپێکردنی ئەو هەڵمەتە دابشکردنی ماسک یاخود ئیزراعاتکردن بەرامبەر ئەو کەسانی کە سەرپێچی دەکەن خاوەنی شوێنەکان ئێستا ئەگەر بچی لە ناو هەولێ بە ڕێژەیەکی دەتوانم لە ١٠٠ زیاتر پابندن بەڵام کێشەمان لەگەڵ خەڵکە پیادەکەیە ئەوانەی بە پیادە دێنە شوێنەکان ئەوانەش پێویستە ئەمە لەگەڵ یانین مەفرەزەکان تیمەکان ئاگاداریان دەکەنەوە بەڵام کەسی پیادە لە ناو بازار ڕاستی بە ژمارەیەکی زۆر ناتوانین دەستگیریان بکەین ناتوانین غەرامەشیان بکەین بەرەوەی خۆتان دەزانین ئێمە ئەو سیستەمەمانیە کە خەڵکێک لە شەقام بە پێ دەڕوە بتوانین غەرامەی بکەین پێویستە هاوڵاتی خۆی درێت بەوەی کە کەمەترسی لەسەرە بەڵام خاوەنی شوێنەکان کارمەندەکان هەروەها لە ناو فەرمانگە حکوومیەکان ئەگە تێبینیتان کردی لە ماوەی چەند ڕۆژی ڕابردوو زۆر بە باشی خەڵک پابندە و ماسک دەبەستی خاڵێکی تر هەیە لێرە ئەوە شتێبینیوە بەشێک لەوانە ماسکەکە
لە ترسی ئیزراعات دەبەستی ئێمە نامانەیە وابن لە ترسی ئیزراعات ئەمە خۆم چوویمە ناو بازار و لەگەڵ لژنەکان گەڕایمە تێبینی چەند حاڵەتێکم کردیە کە هەستیان کردوە لیان نزیک دەبینەوە هەوڵیاندا ماسکەکە دەربینن لە ناو چەکمەجەکانیان و بیبەستن یاخود ماسکەکەی لە ناو بەرچ خۆی دانایە کە ئێمە دەبینی دەبەستی پێشمان گوتینە ئێمە کۆرۆنە نینە کۆرۆنە تۆ بەڵێ ئێمەش ئامانجمان ئەوەیە کە میوانداری کەسانی وەک بەڕستان دەکەین کە لە ڕێکار و ڕێنمایەکان ئاگاداریان بکەن و هەروەها سزاکان بۆیە سپاسی جەناب دەکەین کە ئەمڕۆژ لەگەڵمان میوان بوویت لە ئستۆدیۆ ڕۆژباشی کوردستان 24 هیوادارین کە هاوڵاتیان پابند بن و تەنها ئەوە نەبێت کە دەبیستن سزاکان هەیە و بە سزاکان ئەو هاوسەنگیە ڕابگیرێت زۆر سپاسی جەناب دەکەین کە لە ئستۆدیۆ لەگەڵمان بوو بە خێرهاتی سەرچاو زۆر سپاس بۆ بەڕێستان ستان خۆش بێ بەڵێ زۆر سپاس بۆ نەبەز عەبدولحەمید کە قایمەقامی ناوەندی هەولێر بوو کە لەگەڵمان بوو و ڕێکارەکان و تەنانەت سزاکانیشی باس کرد کە تونترین سزا دەستگیرکردنی خەڵکە بۆی کە خوا نەخواست تووشی و حاڵەتانە نەبین هەر یەکێک لە ئێمە پێویست ناکات لیژنەیەکی بەسەرەوە بێت خودی خۆمان بەسە بۆ ئەوەی کە بتوانین ئەو ڕێنمایە جێبەجێ بکەین چونکە بەڕاستی مەترسیدارە بۆ خۆمان یەکەم کەس و بۆ خانەوادەکەمان ئەینجا دواتر بیر لە دەرەوە و شوێنی کار و کۆمەڵگە و ئەو شتانە بکەین با بەیەکەوە ڕەوشی کەشوهەوای شارەکانی کوردستان ببینی. بەڵێ کەمێ لەمەوبەر لە سلێمانی بووین لە دوپۆک بووین لە ڕێی کامێرانمانەوە ئێستاش دەچین ئاوا لە ناو شاری هەولێر بزانین کە هێرۆ مەولودیمان لەگەڵا هێرۆ ڕۆژ باش پێمان بڵێ کە لەکوێی شاری هەولێر وەستاوی و خەڵک چۆن ڕێنمایەکانی جێبەجێ کردووە و ڕەوشی شاری هەولێرمان بەگشتی بۆ ڕوونکەیتەوە سپاس دەکەین. سۆڤان هاژە ڕۆژی و باشی و ڕۆژی سەرجەم بینەرانی کوردستان 24 باش باسی ئەوە کرد کە من لەکوێی هەولێرم
ستا ئەم قاوەخانەیە خۆ بڵین ئەو چایخانانەی کە لە ناو شاری هەولێن بە تایبەتی لە کاتی بەیانیانە بەشێکی زۆر لە هاوڵاتیان چ کەسانی کەچن بۆ ئیش و کاری خۆیان یا هەندێکی دیکەش بۆ کات بەسەر نوات و خواردنی نانی بەیانی ڕوو دەکەنە ئەم شوێنانە وانانی بەیانی دەخۆن لێرە ئەوەی کە تێبینی دەکرێت و ئێمە بینیمان سەردانی چەند شوێنێکمان کرد بە پێی ڕێنمایەکان ئەو ڕێنمانی کە لە ڕووی تەندروستی بە تایبەتی لە کاتی کۆرۆنادا بۆ ئەم شوێنانە دانراوە پێی ڕێنماکانەوە کوی دەبین و سەرجەم ئەو کارمەندانی کە لێرە کار دەکەن و سەرقاڵی ئیشکردن هەمویان دەرمامکیان دەمەوە هەروەها دەستکێشیان لە دەستداوە ئەو کەسانی کە لێرەشدا دەنیشن نێوانی خۆ بڵێ مودایان هەیە بۆ دانیشتن و خۆپارێزی بەتەواتی دەپارێزن بۆ خۆیان دەپارێزن بۆکە ڤایرۆسەکە دەزانم مەترسیدارەوە ئەو تێگەیشتە هەستوێتە ئەو ڕادەیەکە هاوڵەتیان تێگەیشت بێتەوە شوێنەکانش تێگەیشتون کە ڤایرۆسەکە چەندە مەترسیدارەوە گرنگی بە بابەتی خۆپارێزبن حەزەکەم لەگەڵ هاوڵاتیە قسە بکەم لەم بارەوە کاکە دەبینین کە بە تایبەتی سەرەتای بەیانیە و ڕەنگە لە سەرەتای بەیانیدا هەندێک ڕەچای ڕێنماکانەکەن بەڵام ئەم شوێنە و کەسانی کە دێنە ئێرە دەبین کە ڕەچای ڕێنمایەکانەکەن وەکو کەسێ بە تایبەتی خاوەنی ئێرەیت و کارمەندەکانیش دەبین کە ڕەچای ڕێنمایەکان کرد چ قسێکتە تا چەندێک پابندن و چۆن هانی هاوڵاتیانەدا هەنی شوێنەکانەدەم بۆی کە خۆیان بپارێزن لە ڤایرۆس. سەرەتا بەخێرات تا دەکەم لە ڕاستیدا ئێستا لەگەر خۆپارێز تەندروستی هەمومان پابندین بەو شتانێکە لە سەرەوە مەوەسۆن لە ژووری ئۆپراسیۆن دەرچووە ئێمە پابندین بە ڕێنمانەوەرا تا ڕادەکی زۆریش خەڵکەکە ئێستا سەبر دەتان برێم ڕۆژەکی زۆر دێن پارێزی دەکەن لەمەودا دانیشتنی یان بەکارهێنانی ماسک یانیش پەنجەوانە و ڕێکارە تەندروستەکان ئێستا ئەو خەڵکانێک کە سەردانمان دەکەن هەرتوماتی چۆن بە خۆیان دێن مەودایکی دووردا دەنیشن لێرانە و هەروەها ئێمە شەتا پێیمان بکرێنە لە قەڵەبارەغ دروستکەی تۆزیعاتی دەرێ دروست دەکەین و شاگردەکان ئاگادار دەکەنەوە کە لێک نێزیکدا نەنیشتن هەروەها ئەشای سەفەریش تا ڕادێکی باش بەکاردێنین لەو شتانی دووبارە نەبیتەوە. پێشنیارەکرد بۆ هاوڵاتیان هاوڵاتیانەکە ئێستا جەنابەت دەبینێ چخاوەنی شوێنەکانی وەکو جەنابەت چ هاوڵاتیانی دیکەش کە ئەچنەوە شوێن. الحەمدولillah لە ڕووی لێژنەوە زوو سەردانمان دەکاتن و لۆ جێبەجێکردن ڕێکارە تەندروستەکانمان ئاگاداریمان دەداتێ داوا لەو هاوڵاتیانەش دەکەم کە سەردانی ئەو شوێنە گشتیانە دەکەن لە ڕووی خۆپارێزیەوە ماسک پەنجەوانە و قەرەباڵغەکی زۆر تێکەڵی دروست نەکەن و بەرکەوتن دروست نەبیتن. دەستخۆش بێ بەڵێ ئەوەی کە هاژ سۆڤانەوەی کە بەرچانەوەکو ئاماژەم پێکرد چایخانەکان شوێنەکان بە تایبەتیم شوێنانێکە خەڵک سەردانێکە وەکو شوێنێکی گشتی وە خود ملی ناو دەبرێت و هاوڵاتیانیش سەردان دەکەن ئەو بڕادان کە خۆپارێزی باشترین چارەسەرە بۆی کە خۆیان بە دوور بگرن لە ڤایرۆسی کۆرۆنا تێگەیشتن باشە و هاوڵاتیان بۆ خۆشیان ڕەچای دەکەن ئەو کەسانی کە لەم شوێنانش کارەکەن و خاوەنی ئەم شوێنان بە پێی ڕێنمایەکانی کە لەلایەن ژوور ئۆپەراسیۆن وەزارەتی تەندروستی بۆیان دەرکراوە هەموو ڕێکارەکان جێبەجێ هێرۆ مادەم ئەو شوێنە بەو شێوەیە ڕێنمایەکان جێبەجێەکە بۆ هیواین دەرفەت هەبێت تۆژنانێکی بەیانی باش بخۆیت و ڕۆژێکی باش دەست پێ بکەیت. زۆر سپاس هێرۆکە لەگەڵمان بووی سپاس بۆ زانیاریەکانت. بەڵێ لە رادیو سوشیال میدیای کوردستان 24ەوە ئێستا بەرنمەیەکمان هەیە کە بەناوی بەرنامەی ڤارە و لەلایەن ئەمانە بزانین بەرنامەی ڤار چییە سەبارەت بە چ بەرنمەیەکە بۆ ئێمە پێشکەشکار یاخود بەرپرسی دیسکی وەرزشی کوردستان 24مان بانگشتی ناو ئستۆدیۆ کردووە بۆی کە بزانین ئەو بەرنمەیە لە حەقبەکەیدا چی هەیە بۆ کەواتە وەرزشیە سۆڤا مادەم بەرپرسی دیسکی وەرزش لەگەڵمانە بێ کاک سۆران لوقمان ئەو وەرزشیە. بەڵێ کاک سۆران ڕۆژتان باش بەخێر هاتی ڕۆژ باش کاک سۆران. کاک سۆران بەبینینی جەنابەت هەر چی شتی وەرزشی ئەمە بیرمانەکەێتەوە کاربینی لەناو بینای تەلەڤیزیۆن و پێمان بڵێیت کە ئەم بەرنمەیە چ بەرنمەیەکە باسی بەرنمەکەمان بۆ بکەین کە لە رادیۆ و سوشیال میدیای کوردستان 24ەوە بەرنامەی ڤار بەرنامێکی هەفتانەی دەبێت لە رادیۆ و سوشیال میدیای کوردستان 24 کە تایبەت دەبێت زۆرتر بە وەرزشی جیهانی لە ڕابردوو دوو بەرنامەی دیکەمان هەبوو بەرنامەی کاتی زیادکرا و کە تایبەت بە وەرزشی جیهانی و بەرنامەی فاڵویشت کە تایبەت بە وەرزشی ناوخۆی بەڵام ئەم بەرنامەی زۆرتر تایبەت دەبێت بە وەرزشی جیهانی دەکرێت لە هەندێک بابەتی گرنگ و تایبەتیشدا لەسەر وەرزشی ناوخۆیش قسە بکەین. لەوانەیە پێشتر بەرنامەی رادیۆی زۆرتر لە ناو ستۆدیۆی رادیۆ دەکراوە بە کۆمەڵک شێوازی یان تەقلیدی کە دەکرا بەڵام ئەو بەرنامەی کە ئەمڕۆ کاتژمێر 4 یەکەم هەڵقەی ڕاستەخۆ پێشکەش دەکرێت لە
دەرەوەی ستۆدیۆی ڕادیۆیەوە ڕاستە ئەمڕۆ پێشکەشەکرێک بەڵێ کاتژمێر 4 و خەڵکی دەتوانن لە ڕێگای هەم سۆشال میدیا هەم پەیوەندی تەلەفۆنیەوە بەشداری بکەن بە وەرگرتنی ڕای جیاواز و میوان و دەمەوێت هەر لێرەش تەوەری ئەڵقی ئەمڕۆ ئاشکرا بکەم لەبەرەوەی ئێستا زۆربەی خولەکان و چاڵەشەوەشەکان ئەوەستاون گرنگە لەو کاتە هەندێک هەڵوەستە لەسەر هەندێک بابەت بکەین کە لەوانەیە لە کاتی دیکە دەرفەت نەبووە ئەمڕۆ بازە سەرەوەی دەکەین کامیان ڕۆناڵدۆ ڕاستەخینەن کریستیان ڕۆناڵدۆ یانیش ڕۆناڵدۆ نازاری و دالیمە ڕۆناڵدۆی بەرازیلی بەڵێ چونکە من زۆر بینم نییە لەگەڵ ناسینیەوانە ڕۆناڵدۆی بەرازیلی لەوانەیە لە لای زۆر بمان وە کریستیان ڕۆناڵدۆش ناسرااو بێت بەڵام ئیتر ئەوە جەدەلێکی زۆر هەیە ئایا کامیان لە کامیان باشترن و کامیشیان ڕۆناڵدۆ ڕاستەقینە بەڵێ ڤار شیکردنەوە بۆ یاریەکانی تۆپی پێدەکات یا بەکۆی گشتی بۆ هەموو یاریەکان زۆرتر تۆپی پێ دەبێت لەبەرەوەی لەوانەیە بەداخەوە ینی لە سۆشال میدیاوە لێرە زۆرتر چاوەکان لەسەر تۆپی پێن بەڵام بێگومان یاریەکانی دیکەش پێشێ ناخێت بەڵێ کاک سۆران ئێمە حەزەکەین ینی زیاتر گرنگی بە هەم بەرنمەکە بین بەڵام بە کورتی ئەگەر پێمان بڵێ ناوڕۆک و فۆرمی بەرنمەکە چۆنە و زیاتر جەخت لەسەر شتێکەکەنەوە گرنگی بەڵێن یاریەکانی ناو کوردستان ئەدەن لە بەرنمەکە بە خستنە ڕووی داتا و ئامار و کۆمەڵێک ڕاستی پیشانی ئەوە دەدەین کە 2000 بینەر یانیش بیسەر بڕیار بدات کامیان لەو تەورەی کە باسی دەکەین باشترەواتە تەورەکانمان زۆرتر بۆ ستایلە دەبێت کە هەندێک پرسیار هەیە کە لە نێو هزری بینەری وەرشیان هەواداری وەرشی هەیە وەڵامی بدەینەوە و لەگەڵ میوانێک یان دوو میوان کە ڕۆژنامەنووس و شتۆفەکاری وەرزشین گفتوگۆ و شەنوکەوی بابەتەکە دەکەین وەکو گوتیش زۆرتر تایبەت دەبێت بە وەرشی جیهانی بەڵام بێگومان ینی وەرشی ناوخۆیش پەراز ناکەن بەڵێ بێگومان دەمێ بوو ئەم بەرنمەیە ڕێکلامی بۆ ئەکرا و بەڵام لەبەر خاتری دۆخی کۆرۆنا کە لە هەموو جیهانی دەست پێشخەریکی بەرنامەکەی خۆتر پێشکەش بەڵێ من پێش جەنابتان لە ڕادیۆوا بوو بەڵام ئەوەی ئێوە حاڵەتەکەی وا بوو کە پەیوەندی بەشتی جیهانیەوە هەیە من هەر ناو ئستۆدیۆ بەڵام ئێوە چالاکی زیاتر بوو ئەوە لە دەرەوە بووە بۆ هۆیە بەرحاڵ ئێمە زۆر سپاسانەکەین وە دڵنیان کە بەرنمێکی زۆر سەرکەوتوە بێت چونکە جەنابتان وادسکی وەرزشی کاری تیا ئەکەن و هەوادارانی وەرزش زۆر خۆشحاڵە بن بە بینین و بیستنی ئەو پرۆگرامە زۆر سپاس بۆ بەڕێستان باشداربوون جا هەر بە یەکیشەوە کۆتایی بە پرۆگرامی ئەمڕۆی ڕۆژ باش بێنین بۆ هیوایین کاتێکی خۆشتان لەگەڵ ئێمە بەسەر برد بێ و هەرشاد.